بۆچی دووبارە عێراق شمشێری برسیکردنی خەڵکی کوردستانی هەڵکێشا و جارێکی کە دەیەوێ موچەی موچەخۆرانی خەڵکی کوردستان نەنێری. هۆکاری ئەمە چیە؟ بڕوای بە فیدراڵیەت نییە، بڕوای بە پێکەوە ژیان نییە، یاخود هۆکاری تری لە پشتەوەی. بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین و پرسی زیاتریشی لەسەر بکەین. میوانمانەیە لەگەڵ میوانەکەمان قسە و پرسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز میسال ئالووسی سیاسەتمەداری عێراقی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لە لامان میوانە. بەڕێز ئالووسی زۆر بەخێر بێن، گەلێک سوپاس کە جارێکی دیکەش لە گەشتی هەواڵەکان لە لامان میوانن. زۆر سوپاستانەکەین. من با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. عەرەب بۆ خۆیان دەڵێن سەربڕین نەک نان بڕین، کەواتە دژایەتیکردنی هەرێمی کوردستان و نەناردنی شایستە داراییەکان سەرچاوەی لە چیەوە گرتووە؟ سەرچاوەی ئەمە چییە؟ بسم الله الرحمن الرحيم. تحية جناب سلااو ڕێز بۆ ئێوە و هەروەها بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. سەرەتا یەکەم شێتە ئەو بڕیارانە بەڕاستی بڕیاری هەڵچوون لە هەڵچوون دراون، هەڵەن دەستوری نین، یاسایی نین، بەڕاستی ناگونجێت لەگەڵ ڕێکەوتنەکان و لەگەڵ و کارنامەی حکوومەت. ئەم حکوومەتەکەی کە پێکێنراوە کارنامەیەکی هەبووە، کارنامەیەکی حکومی هەبووە. ئەو بڕیارە بەڕاستی بڕیارێکی نامۆیە کە بەڕێز وەزیری دارایی واژۆی کردووە کە ئەم حکوومەتەدا. کێشەکە لە چیدایە؟ لە ڕاستیدا تەنانەت لەم بڕیارەش کە دراوە کاتێک کە بڕیارەکە دەخوێنێەوە، بڕیارێک بڕگێ کاتووە واتە وەزارەتی دارایی پشتی بەستووە بە یەکێکە لە خەمڵاتنەکە خەمڵاتنەکانی خۆی خەمڵاتنە داراییەکان وا دەڵێن بۆ هەولێر بۆ بەغدا. بەرگەی دووەم باستەوە دەکات، باس لە بڕیاری دادگای فیدرالی دەکاتە. ئەم حکوومەتە خۆی بەڕێز تەیب سامی کێشێکە لە وەزیرە گرنگەکان و جەماوەەکەی ئەوان بڕیاریان داوە جارێکی دیکە چونکە دادگای فیدرالی ئەوان باستەوە دەکەن کە ناگونجێت لەگەڵ عورفی سیاسی و لەگەڵ دەسووری عراقیدا. کەواتە ئەم حکوومەتە لەسەر چی هاتووە؟ چۆن بە ئەرکی کاتووە، بە مەهامێکی گرنگ هاتووە بابەتی پێشکەشکردنی یاسای دادگای فیدرالی ببێت بە دادگایکی دستوری. لە کاتێکدا بەڕێز وەزیر پشت بەو دادگایە دەبەسێت. ئەمە خاڵێکی دیکە بابەتی خەمڵاندنەکان. بابەتەکە ناکرێت بە خەمڵاندن بێت، ناکرێت قوتی خەڵک ملیۆنانی خەڵک کە بە خەمڵاندنی کەسێک بێت. ئەگەر هەڵە دەرچوو بە هەڵەیەکی کەسێکەوە خەڵک برسی بێت و خەڵک کێشە هەبێ واز لەوش بێنە. بابەتەکە ئێستا دەستی پێ نەکردووە. بابەتەکە لە 2014ەوە لەو کێشەیە لەو کێشمە بەردەوام حکوومەتێک دەڕوە کێشەکە هەر بەردەوامە. بابەتەکە ڕوونە چونکە ئەو حیزبانەی کە بەڕاستی کێشەی عقائیدیان هەیە، کێشەی وەلائیان هەیە، کێشەی هەرەمەچیان هەیە، بەڕاستی هەر ڕۆژە و شێوەیەک نیشان دەدەن. من بەڕاستی شۆک بووین کە هەندێک لە هەندێک ڕۆژی پیرۆز هەن بەس پێشجەژن کە خەڵک چاوەڕێ دەکەن شتومەک بۆ منداڵەکانیان بکرن. ئێستا وەزارەتی دارایی زانی کەەوە موچەکان نەنێرێت. بەڕاستی ئەمە تاوانێکی زۆر گەورەیە دەرحەق بە خەڵک. خوازیارم لە سەرۆک وەزیران و ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیارێک بدەن لە چەند کاتژمێری داهات و نەک لە ڕۆژانی داهات و خەڵک چاوەڕێ دەکاتە. ببوورە بە شێشی دیکە ئێمە هەم وەکو موسڵمانان، وەکو عەرەب، وەکو ئەوروپیەکان، وەکو ئێرانیەکان و خەڵک حیزبەکانی بەغدا هەمووان لەسەر ئەوە ڕێککەوتوین کەوا سیاسەتی برسیکردنی غەزا سیاسەتی چاوانکاریە. کەواتە تۆ ئێوە ئیسرائیل تۆمەت دەکەن بە برسیکردنی غەزا. ئەمەش ڕاستە، غەزا برسی دەکرێت. تۆ دێ هەمان سیاست لەسەر خەڵکی کوردستان جێبەجێ دەکەی. ئەمە هاوبەشی ئێوە لە سیاستدا لە پرۆسەی سیاسیدا ئەم بابەتانە بەڕاستی ڕەتکراون. ڕاگررتنی موچەی خەڵکی کوردستان بەڕاستی ڕەفتارێکی ناخرەوە. بۆچی بەغدا بەردەوام کارتی موچە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاردێنێت؟ بابەتێکی سیاسیە، بابەتێکی زەق و ڕون و سیاسیە. کاریگەری دراوسەکانە دراوسەی کاریگەری خۆشەویستی دراوسێ ڕۆژهەڵاتەکەمانە بەڕاستی ململانێکی سیاسی هەیە. هەر بۆ بۆنەوە ئێمە لە سەروبەندی هەڵبژاردن داین. من بەڕاستی بە دووریشی نازانم کە ڕەنگە فشارێکە بێ دژی کورد لە سەرگەلی کورد ئەو کە دانەوێت کازارێکی دیکە محەممەد شیع سوودانی بخەنەوەی گۆشەیەکی کەس
بەڕێزکەوە با بڵێن گۆشەی نیگەرانیەوە بەڕاستی ئەمە ئەو هەست و سۆزیە فاشیەتەیە شۆڤێنیەتەیە لە هەندێک لە بەشێکی عەرەب خەڵکی ئێمە کەسێک نزیکانی ئێمە لە شیعە و لە سونە ئەمە ناکرێت دووبارە بکرێتەوە جارێکی دیکە ئەم شۆڤێنیەتە بەبوونەی هەژمونی هەڵبژاردنەوە لە پێناو کورسیدا بەڵام دەبێت قسەی بکەم پێویستە خەڵکی ئێمە لە بەغدا بەڕاستی ئاگدار بن بۆ ئەم سیاسەتە ئاگدار بن بودجەی عراقی دۆلار و دینار بەچێوە دێت لەلایەن سەرۆکی ئەمریکاوە سیاسەتی دارایی ئەمریکایە بۆش ئۆباما بایدن ترامپ و ئێستا کە ترامپ سەرۆکاتی ئەمریکا دەکات ئەگەر هاتوو سەرۆک ترامپ تووڕە بوو هێک درەمێک نەگاتە بەغدا کەواتە داهاتی نەوت ناگەڕێتەوە بۆ بەغدا باوەکو برایەک قسە بکەین لە هەمان کات تێک بگەن من دەڵێم بەڕاستگۆیی و بەڕاشکاوی دەڵێم بودجەی عێراق دابەشی دوو بەش دەکرێت دوو بەشی سەرەکی میزانیەی تەشغیلی بەگەرخستن لە بودجەی و بەرهێنان هەندێک لە سیاسەکە هەندێک لە هاوڵاتیان کە بەڕاستی ئەمەش کار بۆچوونێکی پێشنیاز کرد کە ئەمەش کارەساتە بودجەکەمان لە ژێر ڕەحمەتی دۆلاری ئەمریکیدایە ناکرێت تۆ بێ مرۆڤی کوردی عربی بەڕاستی بخۆزرێتەوە لە ڕووی سیاسیەوە داوە لە بانکی ناوەندی ئەمریکی دەکات کە خشتەی موچەی عراقیەکانی لەلایە داوا دەکەم کەەوە بەشی هەرێمی کوردستان زیاد بکاتەوە بە جیاواز لەلایەن بۆ هەرێمی کوردستانی بنێرێت بەبێ ئەوەی کەەوە یاری بە ئارەزووی خەڵکانێک یاری پێ بکرێت ئەمە قوتی خەڵکە ئەمە ڕسکی خەڵکە بەڕاستی بڕینی ئەمە ئەگەر هاتوو ئەمریکا خێری دەوێت بۆ هاوڵاتیان بۆ وەکو هاوڵاتێکی عراقی وەکو هاوڵاتێکی کوردستانی وەکو سیاستێکی سیاست مەدارێکی سەربەخۆ من پێشنیازی دەکەم ئەم پێشنیازە بۆ دەوڵەتی ئەمریکا دەکەم کە جێبەجێ بکات ئەم کە پێشنیازێکی پێویستیە بۆ پاراستنی عراق لە شەڕی ناوخۆ دەبێت هۆشدار بن دەبێت هۆشدار بن چونکە کورد بەرگەی زۆری گرتووە ئێمە نامەنەوێت کە بەڕاستی جارێکی دیکە دۆخەکە لە دەست دەربچێت دەمەوێت ئێستا لە ڕووی سیاسیشەوە هەندێشت بەبیر جەنابتان بێنمەوە ئەگەر لە سەر یاد بن سەرۆک بارزانی لە ساڵی 2012دا گوتی عێراق بەرەو تاکڕەوی دەڕوات ئێستا ئەمە هاتۆتە دی ئەگەر وابێ ئایندەی عێراق چی لێ بدێ برای بەڕێز بەڕاستی مرکزیت ئەگەر هاتو خێری بۆ خەڵکە بواە بەڕاستی قبولی دەکرد مرکزیەتی لە عێراق بەڕاستی شەڕی هێناوە ئازار و شەڕ و هێناوە هەمومان ئەمەمان بەبیر دێت من بەبیرمە لە ڕاستیدا شتێک بەبیر دێتمەوە ئەوەی کە لە بەغدا هەیە من وەکو سیاست مەدارێکی دیار لە پێشەنگەکان ئەوەی کە لە بەغدا هەبوو بەڕاستی ڕژێمێکی دیکتاتۆری تاکڕەوی وەلایی عەقائیدی دواکەوتوو لە کەوانەدا هەبووە بەڕاستی خۆزگەم دەخواستکەوە بمانتوانی باە بیسڕینەوە ئەم پیادەوەریە کەواتە سەرۆک بارزانی ڕاست دەکات سەرۆک بارزانی ڕاست دەکات من سەرۆک بارزانی دەناسم ئەو بەڕاستی باش دەزانێت کە بەڕاستی دۆخەکە چۆنە بەڵام ترسەکە لە بەغدایە ترسەکە لە بەغدایە من و هەموو عراقیەکانی دیکە ئێمە ترسمان هەیە لەسەر ئەم مرکزیەتی کە لە بەغدایە پرسیارێک دەکەم ئەوڕۆ موچەتان بڕی بەیانی لە ئەنبار موچەکی دەبرن دواتر موچەی مووسڵ ڕەنگە ببرن موچەی کەرکک دەبرن بە پاساوی جیاواز ڕەنگە بەیانی بەسڕەت کەواتە پرسیارەکە ئەوەیە بۆ بەڕێز وەزیر دیارایی بەڕێز تەیف و سەرۆک وەزیران سوودانی پرسیارێکی ناڕاست ئێوە سەدرریەکان دەتوانن لەگەڵ سەدرەکانێک بکەون موچەی خەڵکی دیکە ببرن دەتوانن موچەی سونە ببرن من لە ئەنبارەوە دەتوانن ئەمە بکەن کە ئەنبار ڕۆژی دواتر حکوومەت دەڕوخێنێت چکە لە حکوومەت ئەو کاتە دەکشێنەوە بەڕاستی سیاسەتی ناکۆچیەکان و بۆ برسیکردنی خەڵک هاوڵەکان سیاسەتێکی فاشیا سیاسەتێکی شۆڤێنیا هیتلەر و سەدام و ئەوانە بەکاریان هێنا تەنیا هەو بەکاری هێنا و ئەوانی دیکەش بەکاری هێناوە کەوا ئەمانە لەو نمونانە بەڕاستی من دەمێت دیسانەوە هەر لەسەر قسەکانی سەرۆک بارزانی چەند ڕۆژێ لەمەوبەر زۆر بەڕاشکاوانە پەیامێکی بۆ عێراق نار گوتی ئێمە دەرۆزەکەر یاخود سوالکەری بەردەمی بەغدانین موچەکمان بۆ بنێرن یا نێنێرن خۆ ئەگەر بڕواشیان بە فیدراالیەت نییە با بەڕاشکاوانە پێمان بڵێن بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا
ئێستا دەسەڵاتداران کە لە بەغدان عێراق بڕوایان بە فیدراڵیەت و پێکەوەژیان هەیە ئەوان باوەڕیان بە فیدراڵێت نییە سیرکە سەیری نووسراوی حزبەکانم کە ئەوان باوەڕیان بە مافی ژیانی کوردیش نییە مافی سونەش نییە مافی تورکمانیش نییە لە هەمان کاتدا مافی ئێزیدەکانیش نییە ئەوان باوەڕیان بە چییە بەداخەوە باوەڕیان بە دەوڵەتێکی وەلایی شیعیە نەک تەنها شیعی عێراقی وەلا بۆ دەوڵەتێکی دیکە کە بەڕاستی قوڵ بۆتەوە لە عێراق ئێمە پرسیاری زۆرمان هەیە پرسیاری زۆر دەکەی لە هەمان کاتدا کاتێک کە هەڵبژاردن نزیک دەبێتەوە دەبینین جارێکی دیکە دەپارڕێنەوە دەپێڕێنەوە دێنەوە هەولێر چاوەڕانی وادێک دەکەن بۆ ئەوەی کەوا سەرۆک بارزانی ببینن بەڕاستی من پێم وایە باوەڕش بەوەی بەڕاستی ئەوان یەکگرتوونی نیشتیمانی دەتەقێنەوە عێراقدا بەش دەکەن عێراقی سونی عێراقی کوردی عێراقی شیعە لە هەمان کات ئەگەر هاتوو لایەنێکی سەرکەوتوو هەبێت لەم عێراقەدا بەڕاستی کوردستانە ئەگەر خوا نەخواستە سیرکە ئەگەر هاتوو کوردستان وەکو ناسڕیە و موسەنا و پارێزگایەکی دیکە بوایە ئێمە دەڵێن سوپاس بخوا ئەمڕۆ 2 ملیۆن عەرەبیش لە کوردستان بوو شەری داعش ئێستا ملیۆن عەرەبی لە کوردستان هەیە بەڕاستی بە شێوەیەکی ئارام دەژین بەڕاستی ئەوان باوەڕێن بە مەدەنی ئەوان باوەڕێن بە چەکی ملیشان هەیە باوەڕێن بە فەوزا هەیە بەڕاستی ناشتوانن ئەمە بکەن لە هەمان کاتدا ناتوان ئیدارەی دەوڵەت بکەن لە هەمان کاتدا سەلالوسی سیاسەتمەداری عێراقی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 زۆر سپاس بۆ ئێوە شەوتان باش.